Get off your chest. طبعا امش اكيد سر او كلتورة ياخد او سياستي كسيستم سرمایه‌داری ام سیستم حکومرانی باجوری کوردستان ئێستا پێڵێت دوێنێ ژنێک لە ماڵەکەی خۆیە کە ئەگەر بێت و کلتورێکی ئاینی سێتی بەرەجە ژنانە بەڵام دوێنێ ژنێک خۆی سوتاندووە مە ئەوە گەیانی ئەو عەقڵیەتە کە ئێستاکە لێرەیە پەیڕەو ئەکرێ وای لە خەڵکان کردووە کە هەم نائومێد بن هەمیش وای لێ کردووە کە ئەو عەقڵیەتە دەسەڵاتداری و پیا و سالارێک کە یعنی لێرەیە پەیڕەو ئەکرێ ژنیش گەیشتێتە ئەو ئاستی کە نەتوانێت یعنی ئەو پەروەردەی بکات بۆیە ئەرکی ئێمەیە کە ئەو وشارە کارەکەن لە پێناو کۆمەڵگەیەکی هۆشیار و تەندروست و ژنێکی هۆشیار بە هەمان شێوە بە دروشمی هەر ژن ژیان ئازادی لەسەر بنەمای هەم ژنۆلۆژی هەم وەکوتم کۆمەڵگایەکی هۆشیار و ژنێکی هۆشیار کارخەبات بۆ تەواوی کۆمەڵگا بۆ ژن بۆ گەنج بۆ مناڵ کار دەکەین و خولی پەروەردەمان هەیە بۆ هەموو چینەکە کەیسەکانی ژنان کاتێک دێن بۆ لامان چارەسەریان دەکەین بە شێوازی خۆمان گشتی کەیسی خێزان کاتێک تونند و تیژی کێشەیان دروستە بێت مداخلە ئەەکەین یا لێرە یان سەردانیان ئەەکەین و چارەسەرێک was published in the 80s and 90s. But nowadays, since many years, they do not publish the data of all the women killed, because there are also women killed by in prostitution, not by their husbands, but by other men, and other things like this. In other words, the system has parted. They have made only public the numbers of women killed by their husbands and partners. So now I see young women in demonstrations in November saying, oh, every year 130 women are killed by their husbands and partners. And I say to them, women, it's not only husbands and partners killing women. There are also people attacking them, you know, in the woods, in the street, anything.